ئێستا دەچینە سۆران پەیامنێرمان ئازادەوە مەراوەیی لەگەڵماندایە هەر سەبارەت بە بارودۆخی کەش و هەوا و ئەو ڕووداوە سروشتیانەی کە بەهۆی کەش و هەواوە ڕوویان داوە لە شەوی ڕابردووە لەکە ئازادە پرسین ئازاد سڵاوت لێبێ لەبارەی بارودۆخی کەش و هەوا و ڕووداوە سروشتیەکانەوە چی هەیە لە سۆران؟ بەڵێ سڵاو لە تۆ لە بینەران و بیستەرانی کەناڵی ئاسمانی پێیان بێتن. دیارە لە ئەنجامی بارانبارینی 2 ڕۆژ و 2 شەوی ڕابردوو لە سنووری قەزای سۆران دیارە بەهۆی هەورە تریشقەوە لە شەوی ڕابردوو هاوڵاتیەکی شوانکار لە دەڤەری بارزان بەهۆی هەورە تریشقەوە گیانی لەدەستداوە. هەروەها ڕێژەی بارانبارین لە دەڤەری سۆران 37 ملیم بووە ماوەی ئەو 2 ڕۆژە و زۆرترین ڕێژەی بارانبارین لە قەزای سۆمان تۆمار کراوە کەوا لە سەروی 70 ملیمەوە بارانباریوە. دیارە ڕێژەی بارانبارین ئەم ساڵ جیاواز لە ساڵی ڕابردوو ڕێژەکە بەرزتر بۆتەوە. دیارە لە ناوچە شاخاویەکانی دەڤەرەکەش لە ناوچە کوێستانەکان دیارە بەفر لەو ناوچانەش لە تەواوی چیاکان و ناوچە کوێستانەکانی ئەو دەڤەرە باریوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر کەش و هەوای دەڤەرەکە بەڕێوەبەری کەشناسی سۆران کاک زیرەک شوانم لەگەڵا ئەمەوێتن زانیاری زیاتر لە ئەو وەربگرم. کاک زیرەک سڵاوت لێبێتن ئەگەر بارودۆخی کەش و هەوای دەڤەری سۆران پێمان بڵێ لە ماوەی ئەم 2 ڕۆژە. سڵاو بۆ بینەرانتان بەخێراتنتان دەکەم. کەشوهەوای سۆران لە 24 کاتژمێر ڕابردوو 37 ملیم باران باریوە واتە 48 کاتژمێری ڕابردوو 51.8 باریوە. ئەم ساڵ خۆشبەختانە ڕێژەی بارانبارین تاکو ئێستا گەیشتۆتە 78.5 ملیم باران بە بەراورد لەگەڵ ساڵی پاش 32.6 بوو کەواتە 2 قاتە ئەتوانین بڵێن 2 قاتە ڕێژەکەی. و هەروەها لە شارەکانی تر لە وەکو چۆمان زۆرترین ڕێژەی بارانباری وەکو ئاماژەت پێکرد 72 ملیم باریوەوە کەمترین ڕێژەش لە سۆران بۆ کە 37 ملیمە. ئەو بارانبارینەی کەوا لە 2 ڕۆژی ڕابردوو باریوە تا چەندە کاریگەری هەبووە ئەتوانین بڵێن کەش و هەوای ئەم ساڵ چۆنە بێتن هاوڵاتیان لە وشکە ساڵی ڕزگاریانە بێتن؟ خۆشبەختانە لەخوا بە زیاد بێ ئینشاءالله وشکە ساڵین توش نابێ ئەم ساڵە چونکە مانگی 11 مانگێکی پێویستە بۆ جوتیاران کەوا ڕێژەیەکی زۆری باران تێباری. خۆشبەختانە تاکو ئێستا ئەم ڕێژەی بارانەش جێگای خۆشحاڵیە لە مانگی 11. جیاوازی بارانبارینی ئەم ساڵ تا چەند جیاوازە لەگەڵ ساڵی ڕابردوو کەمی کردووە یاخود ڕێژەی بارانبارین زیادی کردووە لە دەڤەرەکە؟ بە جیاوازی لەگەڵ ساڵی پار طبعاً 2 قاتە تاکو ئێستا تاکو ئەمڕۆ 2 قاتە لەگەڵ ساڵی پار. ئەمەش خۆشبەختانە و هەروەها بەفرێکی زۆریش باریە لە چیاکانی باڵەکایەتی هاتە خوار وەکو ئاماژتان پێکرد. وەک ئاماژت پێدا دیارە ڕێژێکی بەفر باریوە وەک لە ناوچە شاخاویەکان لە دەوروبەری ئەمەش لە ئێستادا دیارە کەوا بەشێک لە ناوچەکان بەفری لێباریوە. ئەو سەرمایەکەوا ڕووی لە دەڤەرە کردووە تا چەندە سەرمایەکی بڵین لەگەڵ وەرزەکە گونجاوە یاخود زیاترە سەرماکە لە ساوەرزی پاییز؟ طبعا سەرمایەکە لەگەڵ ئەو وەرزە گونجاوە تاکو ئەمڕۆ چونکی ساڵی پار کە ساڵێکی تاڕادەیەک وشک بوو پلەکانی گەرما زۆر نزم بوون ئەتوانین بڵێن لە مانگی 11 2.0 بوو. ئەم ساڵە خۆشبەختانە تاکو ئێستا لە 5 تێنە پەڕیوە. پێشبینیەکانی ئێوە وەکو کەشناسی پێشبینیەکانی ئێوە بۆ ئەم ساڵ چۆنە ساڵێکی چۆنە بێتن لە ڕووی باران و بەفرەوە؟ لە ڕووی باران و بەفرەوە ئەم ساڵ ئەمە ناتوانین پێشبینی تەواوی ساڵ بکەین بەڵام لە بەیانی سافە بێتەوە 2 بەیانی ڕۆژی جومعە ئینشاءالله باران دێت ئەوەی دیار نییە ینی سافە بیتۆ هەتاو بەڵام دیار نییە کە باران. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک زیرەک شوان بەڕێوەبەری کەشناسی سۆران. بەڵێ ئەمە ئاماژە بەوەش بم دیارە بەهۆی ئەو بارانبارینەی 2 ڕۆژی ڕابردوو ڕێژەی ئاوەکان لە ڕووبارەکانی دەڤەرەکەش زۆر زیادی کردووە لە چاو ڕۆژانی پێشتر. سپاس ئازاد و مراوەیی، سپاس بۆ جەنابتان بۆ کاک زیرەک کەمالی میوانتان.